سڵاو ڕێز لە هەموو بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. ئازیزان هەروەک ئاگاداران بڵاوبوونەوەی فایلێکی جەنگ لەلایەن هاوسەرۆکی ئێستای پژە کاک ئەمیر کەریمی کە دەگوترێ فایلێکی کۆنا لە تۆڕە کۆمەڵاتیەکاندا کاردانەوەیەکی گەلێک بەربڵاوی لێکەوتوێتەوە. لەو فایلەدا ئیهانەیەکی زۆر و ناڕەوا بە حیزبە سیاسیەکانی کوردستان کراوە. بۆ تاتوێکردنی ئەم بابەتە گفتوگویەکمان لەگەڵ هاوڕێ ئیبراهیم عەلیزادە دەبیرەوەڵی کۆمەڵە کردووە کە سەرنجدانی بۆ بینینی ڕادەکێشم. هاوڕێ ئیبراهیم سپاس بۆ بەشداریتان. بۆ ئێوە و سڵاو لە بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. هاوڕێ ئیبراهیم من تەنیا دوو پرسیارم هەیە. پرسیاری یەکەمم ئەوەیە کە خۆتان لەگەڵ وردەکاریەکانی ئەو بابەتە ئاشنان. هەڵسەنگاندنتان چییە لە حاڵەتێکدا کە دەگوترێ فایلەکە کۆنە؟ ناوەڕۆکی ئەو کێشەیە چییە و بۆچی لەو کات و ساتەدا هاتوۆتە گۆڕێ؟ ئەو بابەتە لە هەر چۆ دەستی پێکردوێ ئێمڕۆ بەکردەوە لایەنی جۆراوجۆری پەیدا کردووە کە پێویستە هەموو لایەنەکانی لە بەرچاو بگیرێ. لایەنی یەکەمی ئەوەیە نەفسی ناوەڕۆکی ئەم فایلە ئەگەر چی وەکو دەڵێن 15 ساڵ لەمە بەروتراوە کۆن بێ یا تازە بێ مححکومە و حەق وابوو زۆر بە خێرایی و ببێ گرێوگۆڵ لایەن ڕێبەری پژاکیشەوە مححکوم بکرێ. بەڵام بە هەر حاڵ ئەو کارە نەکراوە. هەر چۆنێکی بێ ئێستا بە بڵاوبوونەوەی بەربڵاوی ئەو فایلە سرنجی بیرۆڕای گشتی و بەکردە و بەڕۆژ کرابێتەوە. هەر بۆیە پێویستە بۆ ئەتیبارە بە تایبەت لەلایەن پژاکەوە ڕۆشنگەری لەسەر بکرێ و ڕۆشنگەری لەسەر بکرابایە و لایەنەکانی تریش هەر بەو ئەتیبارە ئەو جێگە و شوێنەی کە ئەوڕۆ پەیدا کردووە و هەر لەو ئاستەدا وەکو بۆچوونی کەسێک کە وتراوە هەڵوێست وەربگیرێ. ئەوە ڕاستە بۆچوونی کەسێکە، بەڵام وەختێک بێدەنگێکی لەواقعدا شاراوە لەلایەن ڕێکخراوی پژاکەوە لەو بارەوە دەبینین، ئەوە ئێمە ناچار دەکات لەوەی کە بابەتەکە واوەتر لە هەڵوێستی کەسێک ببینین. ئەوەی دەڕەر هەڵ هەرچی بێ پێش هەموو شتێک ئەوە پژاکە کە ئێستا خۆی لە پرۆسەی دیالۆگدا لەگەڵ حیزبە سیاسیەکانی کوردستان و لە ڕوانگوی خۆیەوە هەوڵ دەدات بۆ پێکێنانی هاوپەیمانی پتەوتریش لە ناوەندی دیالۆگ. ئەوە پژاکە کە پێویستە ئبهام و ناڕۆشنەکان لەم بابەتەوە بڕەوێنێتەوە. ئەو ڕاگەیاندانەی کە تا ئێستا دراوە، ڕاگەیانەی کە بە تایبەت پژاک لەو بابەتە داوێتی هەنگاوی هەوڵە، بەڵام هێشتا لە قەدەر ئەو کاریگەریە نەرێنیەی کە لەسەر حیزبە سیاسیەکانی کوردستان و لەسەر بیرۆڕای گشتیرەوە مهمتر دایناوە، ئەوە جوابیەوە ناداتەوە و پێویستە کە هەڵوێستی شەفافتر بگیرێ، جێگەی بە جۆرێک کە جێگەی هیچ قسەیەک لەسەر هەڵوێستی ئاشکرای پژاک بۆ نمونە بەرامبەر بە کۆمەڵە لەم بابەتەوە نەیەڵێتەوە، چونکە ئەمانە خۆیان ئیدعا دەکەن کە لە ناو پرۆسەیەکدان کە قەرار وایە هاوکاری گەلێک بەربڵاوتریشی لێ بکەوێتەوە. دەرەرحاڵ ئەوە چاوەڕوانی ئێمەیە کە زۆرتر و شەفافتر لەلایەن ڕێبەری پژاکەوە لەم بارەوە هەڵوێست وەربگیرێەوە ئەو کاردانەوەی کە بکردەوە جا هەر چۆنیشی بووە بە هەر شکلێک بۆ بڵاوبێتەوە، ئەو کاردانەوە عینەی کە لێی کەوتوێتەوە، ئەو کاردانەوەی وەڵامیی پێویستی پێ بدرێتەوە کە لە ئاستی ئەو ئیدعاانەدا بێ کە بۆ هاوکاری هەیە. لانی دووەم کە ئەویش گەلێک مهمە ئامانجە لە بڵاوکردنەوەی ئەو فایلە. بێگومان هەر لایەنێک ئەو کارێک کردبێ بە مەبەستی دژایەتی لەگەڵ بزوتنەوەی ڕەوای خەڵکی کوردستان کردوێتی و ئامانجیشی شێواندنی کەشوهەوای سیاسی کوردستان ئەویش لە کاتێکی هەستیاری وەکو ئێستادا بووە. هەروەها شێواندنی پەیوەندی نێوان حیزبە سیاسیەکان لە ڕێگەی سۆشیال مێدیاوە و دەتوانن بەڵام حەت تەنانەت کێشە دروستکردن لا خودی حیزبەکانیشدا و هەروەها چاندنی تۆوی تەفرەقە لە ناو جەماوەری خەڵکیشدا. بۆیە ئەمانە هەمووی نیشان دەدا کە دەبێت دەستێک لە کاردابێ بۆ کارە.
بەڵام کێ هەیە غەیری کۆماری ئیسلامی کردەوە حرەکەتێک بارەمەند بێت کە وایە هەڵوێستی دروست لە ئێستادا خۆی دوو لایەنی هەیە لایەن یەکەمی پژاکە کە دەبێت بەرپرسیارانە ئەو هەوڵانە پوچەڵ کاتەوە بە لێدوانی سەریح و شەفافەوە کە دوژمن دەیدا شەفافتر و سەریحتر لەوەی کە تا ئێستا کردوێتی و بەردەوامتر لەبەرەوە کە بەداخەوە کاردانەوەی ئەو کارە کە کراوە وەسیعتر و بەربڵاوترە لەوەی کە ئێستا بەڕواڵەت لە پێناوی ڕەواندنەوەی یا لە پێناوی پوچەڵکردنەوەی دەدرێت لایانی دووەمی بەڵام حزبە سیاسیەکانی کوردستان بەتایبەت ئەوانەی کە لەو فایلەدا ناویان هاتووە ئەوان ئەگەر ئەو ڕاستێت سلمێنن کە دوژمن زۆرترین کەڵک لەم جەریانە وەردەگرێ ئەوە دێ بە وشیاریەوە هەنگاو هەڵبگرن نەکەونە شوێن بەرژەوەندی کورتماوە و ئیحساسات و تووڕەیەک کە ئەلبەتە دەتوانێت لە ئاستی خۆی دابار حەقیش بێ لە واقعدا نەکەونە ئەو تەڵەیەی کە دوژمن ناوێتەوە جا لەو لایەنانێک کە باسم کرد لایانی سێهەمیش خودی ناوەڕۆکی فایلەکەیە ئەویش ناکرێ بە ئاسانی لێ تەپەڕ بین کە چونکە هەرچی بێ بە شێوەشی بەرین بڵاو بووتەوە و پێویستە کۆمەڵاوە یا هەر لایەنێک کە پێی وایە کۆمەڵێک تۆمەتی ناڕەوا و درۆی هەڵبەسترایی پێنسبەت دراوە مافی خۆیەتی و پێویستە ئەو تۆمەتان ڕەت بکاتەوە و لەسەر پاک و خاوێنی بزوتنەوەی شۆڕەجێرانی کوردستان کە تا ئێستا گوڵی سەر تۆپی خەباتی جەماوەری و یەکسانی خوازانە بۆ و یەکێک لە کۆڵەکەکانی بەهێزی خەباتی ڕادیکاڵ و پێشرە و لە هەموو ئێراندا بووە گوڵێک بووە کە بە خوێنی هەزاران گیان بە کردو ئەو دراوە لەسەر ئەوە پێداگیری بکە و ئەوە بخاتە بەرچاو و تاکید لەسەر بکاتەوە مێژووی ئەوەی شۆڕەجێرانی کوردستان نووسراوە و بە بەڵگەمەند گەلێک نمونەی بەرچاو مارکراوە بۆ نمونە ئەوەندەی کە بۆ کۆمەڵە وەکوڕوتێکی دیاریکرا هەڵدەگەڕێتەوە کەم ڕێکەیە مێژوەکەی ئەوەندەی کۆمەڵە بەڵگەمەند بێت ئەم بەڵگەمانە لە ئارشیوی ئێمەدا بۆ نمونە ڕۆژێک لە ڕۆژان دەتوانێت هەمووی بڵاو بێتەوە بریتین لە هەزاران ساعت دەنگی تۆمارکرا و سەدان ساعت تەسویر دەیان هەزار لاپەڕە و بەڵگەنامەی چاپکرا و کتێب و بیرەوەری و هەزاران شاهدی زیندوو کێ دەتوانێت وەها مێژوویەک بە پرۆپاگەندەی بێبنەما و ناڕەوا بشێوێنێ کۆمەڵە سەبارەت بە مێژووی خۆی هەمیشە بە سەداقەت وە بە ڕاستگۆیی ناسراوە کێ هەیە بتوانێت دەوری کۆمەڵە لە پێشەنگایەتی خەباتی یەکسانی خوازانەی ژنان کە لە کارگە و مەزرا و سەنگەر هەمیشە پێشەنگ و پێشڕەو بوون ئینکار بکات کێ دەتوانێت و ڕاستی ئینکار بکات کە لە ڕێگەی خەبات کۆمەڵەوە کرێکار لەو کۆمەلگایدا باڵای کردووە نێوی هاتوۆتە ناو ناوان بەرامبەر بەو کەسانەی کە بە ژماردننی دووکەڵی کارخانەکان هەبوونی ئەو چینیان ئینکار دەکرد بۆ ئەوەی مافەکانیشی ئینکار بکەن ڕاوەستاوە لە کارنامەی کۆمەڵدا کوێ هەیە حتەنان یەک جاریش سات و لەگەڵ دژمنانی خەڵکی کوردستان تەنانەت ئەوانەی چ لەوانەی لە دەسەڵات دابوون و ئەوانەی ئۆپۆزیسیۆن دابوون ببینێ ئەگەر شەڕی ناوخۆ ڕوویداوە بە شاهدی مێژوو کەمترین بە پرسیارەتی دەکەوێتە سەرچانی کۆمەڵە کۆمەڵە و خەبات ڕۆژگەرانی کوردستان بە گیانی خۆیان گیانی بەدەیان و بگرە بە سەدان هەزار لاوی بەدەیان هەزار پێم وایە بە سەدان هەزار لاوی کوردیان پاراستۆ نەیهێشتۆ ببنە گۆشتی بەردەمی تۆپی دوژمن کۆمەڵە وها هەڵسەنجێکی هێزی پێکەناوە کە تەنانەت لە ئۆرگاکانیدا لە ئەو پەری سنوورەکانی شەوە دوژمن حسابی لێ لە دژی پەیماننامەی ئیمزا دەکات بۆمبارانی دەکات چەندین خاڵی گرنگی کە من نامێت لێرە زۆر لەسەر یان دەگوزارێم ئەو مێژووە خۆی ئەوەندە زیندووە کە ئێمە بێنیاز دەکات هەر چەشنە وەڵامدانەوەیەک بە لێدوانی ناڕەوا کۆن بێت یا تازە بێت پژاک هەڵوێست وەربگرێ یا هەڵوێست وەرنەگرێ ئەگەر هەڵوێست وەربێ نای ئەوەیە کە دەیهەوێ لە چوارچێوەی ئەحزابی سیاسی کوردستاندا لە جۆرێک لە هەماهەنگی و هاوکاتدا ژیان بکات هەڵوێست وەرنەگرێ
مانای ئەوەیە کە خیاڵی نییە کە ئەو من پێکی هێناوە بارودۆخی کە دژمن خۆڵخاندوێتی ئەوە خۆنساکاتەوە. هاوڕێ برایم پرسیاری دۆم و کۆتاییم ئەوەیە کە بۆچی تا ئێستا بەیانێکی ڕسمیمان لەلایەن کۆمەڵەوە بۆ ئاگاداری بیر و ڕای گشتی لەسەر ئەم بابەتە نەدیتووە، ئەم بابەتە چۆن پەیگیریەکەنەوە؟ ئێوە دەزانن کە ئێمە بە هەرحاڵ لە ناوەندێکداین بە ناوی ناوەندی دیالۆگ قەرارە گفتوگۆ بکە لەسەر ئەم جۆرە بابەتانە و ئەو کێشە و گرفتانەی کە لە کۆمەلگای کوردستان داهاتوتە گۆڕێ کە ئەمە هیچیشیانە بە سوتفا هاتوتە بکایەوە. ئێمە لە سەرتاوە هەوڵماندا و هەوڵمان ئەوەیە و ئەوە بوو لەو ئەو ناوەندی دیالۆگە بە ئەرکی خۆی هەستێ و ئەم کێشێش بە جۆرێک چارەسەر بەڵام بە هەرحاڵ ئەو ئەوتۆی کە لەوێ دەکراوە ئەم وانەی کە لەوێ درا هێشتا بە نەتیجە نەگەیشتووە. من دەتوانم بڵام ئێمە هێشتاش بێهومێت نین کە ئەو پرسیارانەی کە لەو بابەت گۆڕێ لەو ناوەندەدا لە جۆرەکان وەڵام بدرێتەوە بۆ شێوەیەکی کەم زەرەر چارەسەر بکرێت و مەودای وەرگرتنی زیاتر بە دوژمن نەدرێت. ئەمە هەڵوێستی ئێمە بۆ هەڵوێستی ئێمە لەبەرەوەی کە ئێمە ناوەندی دیالۆگمان بە جدی وەرگرتووە و پێمان کێشانە دەبێت لەوێدا چارەسەر تەنانەت ئەو بەحسانش کە لەوێدا هێناڕێ ئەوە بووە ینی هیچمان لەسەر ئەو گیر و گرفتانە بووە کە لە کردنی ڕۆژانەدا دێنە گۆڕێ. ئەوە ئێستا بۆ ئێمە توانەیە بۆ ئەوەی کە بزانین ناوەندەدا کە ئایا پژاک دەی هەوێت لەو ناوەندەدا بمێنێتەوە و درێژە بۆ هاوکاریە بدا یا نایهەوێت یا بەو ڕاگەاندنەی کە زۆرتر وەکو پاساو دەچێتە وەکو ڕێگا چارە یا لەسەر ئەو پێداگیری دەکات. ئێمە سەرەتا کە ئەو فایلە دەرکەوت بە شێوەیەکی تەبیعی چاوەڕێ ئەوە بووین کە لە ناوەندی دیالۆگ وەڵامێک بۆ بابەتە بدۆزرێتەوە واتە ڕێکخراوی پژاک پێش ئەوەی پیلانەکە شکل بگرێ و کاردانەوەی لەو چەشنەی کە دیتمان لێ بکەوێتەوە خۆی پێشقەدەم بێت و بەڕوونی هەڵوێست وەربگرێ و پیلانەکە بە قەولی فارسی لە نوتفەدا خەفە بکرێت کە ئەمە ڕووی نەدا لەلایەکەوە لێدوانەکەی ئەو فایلە وەکو لێدوانێکی حزبی ڕسمی نەبوو و لەلایەن تاکە کەسێکەوە وترابوو. بۆیە ئێمە ڕێگر نەبووینەوەی کە هاوڕێیانمان وەکو زۆر کەسی دیکە کە ئەو جۆرە لێدوانە هەستی بریندارکردبوون شت بنووسن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان جواب بدەنەوە. فەردێک شتی نووسیوە ئێستا هەر مۆقعێتیشی ئێستای هەبێ خەڵکی دیکە جوابیان داوەتەوە بە شێوەیەکی قابلی دەرک. هاوڕێیانی ئێمە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەڵوێستی خۆیان وەرگرت. هەر بۆیە تا ئەو جگای کە بە کۆمیتەی ناوەندی کۆمەڵە و بە کۆمیتەی ڕێبەری کۆمەڵە مەربوط بوو ئێمە پێمان وابوو ئێستاش پێمان وایە دەبێت مەودا بێڵینەوە بۆ ئەوەی کە ناوەندی دیالۆگ بتوانێت ئەو قەزیە پەیگیری بکە و پەیگیریکردنیشی هیچ شتێک نێ غەیری ئەوەی کە داوای هەڵوێستی شەفافتر و بێ ئەم لاولاکردن لە پژاک بکرێت. بڵێ هاوڕێ برای من پرسیارێکی دیکەم نییە. سپاس بۆ بەشداریتان. سپاس بۆیەوەش. بینەرانی خۆشەوی سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون. هیوادارم ئەم بەرنامە توانی بێتی جوابی پرسیارەکانی ئێوەی لەسەر ئەم بابەتەدا بێتەوە. تا دیدارێکی دیکە ماڵەوە.